زۆرێک لە پەرلەمانتارانی عێراق هاوڕان لەگەڵ نوێنەرانی کورد کە حکوومەتی فیدراڵی بەردەوامە لە پێشێلکاریە دەستووریەکان کە مەبەست و خواستی سیاسی بەدواوەیە. پێشێلکاریە دەستووریەکانیش وای کردووە کە سەرژمێری لە عێراقدا ئەنجام نەدرێت. پەرلەمانتارێکی کوردیش دەڵێت نەبوونی سەرژمێریەکی دروست هۆکارێکە لە کەمکردنەوەی بودجەی هەرێم. بەهۆی نەکردنی سەرژمێریەوە لە هەموو عێراقا بەردەوام حکوومەتی فیدرالی زوڵم لە دانیشتوانی هەرێمی کوردستانەکە، پێشێلکاری بەرامبەر بە مافی ناوچە دابڕاوەکانەکە، هۆکارە بۆ نەهێشتنی چارەسەربوونی کێشەکانی نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی فیدرالی. الإرادة السياسية التي تطغي على قرارات البرلمان هي التي تعرقل. ئیرادە سیاسیەکان ماڵی بەسەر پەرلەمان و بڕیارەکان کێشاوە، هۆکاریش بۆ پەخستنی کارەکان، هەروە خواستە سیاسیەکانیش بڕیارەکانی پێکلاکراوەتەوە. ئینتیمای سیاسی ژوای کردو وڵاتمان بەم عقارەدا بڕوات. كل الأداء السياسي هو المعرقل الوحيد. پشتبەستن بە داتای وەزارەتی بازرگانی وای کردووە زوڵم لە بەشێک لە پارێزگاکانی عێراق بکرێت. موضوع يشكل بخس لحقوق الكثير من المحافظات وخصوصا المحافظات. بابەتی سەرژمێری و داتای نادروست وای کردووە زوڵم لە بەشێک لە پارێزگاکان بکرێت، لەوانش کە بەدەست کەمی خزمەتگوزاریەوە دەناڵێن و بەهۆی ئامارە نادروستەکان غەدریان لێکراوە، بە تایبەت ئەو پارێزگانەی کە سەرۆکوەزیران مامەڵەی لەگەڵیان نەکردن. ڕاستیەکەشی ئەوەیە ئامارێکی دروست لە بەردەستا نییە، بۆیە دەبێت پێش هەموو بڕیارێک بدات دەبێت سەرژمێری بکات. مادەی 140 یەکێکە لەو مادە دەستوریانەی کە گەلانی عێراق دەنگیان لەسەریدا و یەکێک لە بڕگەکانی سەرژمێریە. لەگەڵەوەشدا لە ساڵی 2009 سەرۆک تاڵەبانی بە فەرمی داوای لە سەرۆکوەزیرانی ئەو کاتی عێراق کرد کە سەرژمێریەکی سەرتاسەری لە عێراق ئەنجام بدرێت، بەڵام بە بیانووی جیاجیا ئەو سەرژمێریە دواخرا. لەگەڵ ڕەوشە ئەمنیەکەی و خراپی باری دارایی هاوڵاتیان و کۆچە بەلێشاوەکەی، حکوومەتی فیدراڵی تا ئێستا ئامادە نەبووە لە ماوەی 14 ساڵی ڕابردوودا سەرژمێری سەرتاسەری بۆ عێراق ئەنجام بدات. وەک ئاماژەی بۆ دەکەن هۆکاری سیاسی بەدواوەیە بۆیە ئەو سەرژمێریە نەکراوە. بێستون سەلام، کورسات نیوز، بەغداد.